بەناوی خوای بەخشندەی مێهرەبان بینەرانی خۆشەویست لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێت تەمەنای ڕۆژێکی پڕ لە ئەسوودەیتان بۆ خوازین. من ڕاستکاکە مەحموود بە هاوکاری هاوکارم جەلال محەممەد ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین ومێدەکەین بڕگۆ بابەتەکانی ئەم ڕۆژمان جێ ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عزیز و خۆشەویست. بینەرانی عزیز لە کۆتا ڕۆژەکانی وەرزی پاییز و هاتنی سەرمای زستان جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵم کە جارێکتر بە خزمەتەوەی عزیز و خۆشەویست گەشتومەتەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی پەیامی ڕۆژ کە بڕگە بابەتەکانی ئەم ڕۆژ جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک دەبن ئینشاءڵڵا بۆ هیوای کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن کە لە دوو بڕگەی سەرەکی ئەمڕۆ بەرنامەکەمان پێکهاتەوە. بڕگەی یەکەمیان باس لەوە دەکەین کێنەوانەی کە تونند و تیژن بەرامبەر بە ئافرەتان کە دیارە هێشتا هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان بەردەوامە. تەوەری دووەمیشمان قسە لەسەر چیرۆکی خێزانە هەڵەبجەیەکە دەکەین بە میوانداری کە سوکارێکی نزیکیان لە شاری هەڵەبجەوە کە میوانمان دەبێت بزانین چیرۆکی خێزانە هەڵەبجەیەکە لە شاری ورمەی ئێران بەکوێ گەشتووە لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت بۆ هیوای کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە. وەک هەمیشە بڕگەی سەرەتایی بەرنامەکەمان لە پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان پێکهاتووە با پێکەوە بینەری بین. بڕگەی نرخی دراوەکان ئاشنامانەکات بە گۆڕانکاری و ئاڵوگۆڕەکان کە بەسە نرخی دراوەکان داهاتووە ئەوانەی کە بۆ ئێمە گرنگن با ئێستا پێکەوە بینەری نرخی دراوەکان بین وا دیارە هاوکاران ئاماژە بەوەکەن کە نرخی دراوەکان لە ئێستادا بەردەست نییە کە پاشتر لە بازاڕەکانی کوردستانە دەرچوو پێشکەشتانیەکەین دەچینە لای بڕگەی یادەوەری کە پێگاتووە لە بەشێ لەو مێژوو ڕووداوە گرنگانەی کە لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە با پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین. حوتی دوانزەی ساڵی 537 سوپای موسڵمانان بە سەرکردایەتی هاشمی کوڕی عوتبە لە سەردەمی پێشەوە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە درێژی ڕزگاریەکانیدا توانی شاری جەلەولایە گەڵاڵە لە ژێر چنگی فارسە گرپەرستەکان دەربهێنن و ڕزگاری بکەن و کۆتایی بە یەکجارێکی قەڵەمڕەوی ساسانیەکان بهێنن لە عێراق و نیوە دوورگەی عەرەبیدا. حوتی دوانزەی ساڵی 1912 دۆزینەوەی پەیکەری مێژووی خانمی یەکەمی فیرعەونی میسر ئەخناتون شاژنە نەفەرتیتی. نەفەرتیتی یەکێک بوو لە شاژنە زۆر جوان و قەشەنگەکانی میسر و دکتۆر کوردستان موکریانی مامۆستای زانکۆ ئاماژە بە کوردستانی بوونی ناوبراو دەکات و کاتی خۆی لە کوردستانی گەورە ژیاوە لە ڕۆمانی بەناوبانگی سینۆهە باس لە نافەرتیتی کراوە بە شێوەیەکی خراپ بەڵام لە ڕاستیدا ئافرەتێکی خانەدان و پاکداوێن بووە. حوتی دوانزەی ساڵی 1986 کۆچی دوایی کامەران موکری شاعیر و نووسەر نازنەوی شاری هەڵمەت و قوربانی بۆ سلێمانی لەلایەن کامەران موکریەوە داهێنرا. کامەران موکری یەکێک بوو لە شاعیرە جوان نووسەکانی کورد و
کەوتۆتە دوای گۆرانی شاعیرەوە کە بە تازەکەرەوەی شێعری کوردی دادەنرێت. جیاواز لە بڕگۆ بابەتەکانی دیکە کە تایبەت بوون بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان ئەگەر میوانێکی تایبەتمان هەبوو بێت لەسەریان و چالاکوانێکی بواری مافەفکانی ئافرەت بوو بێت بە پێچەوانەوە ئەمڕۆ دوو خوێندکاری زانکۆمان داوت کردو بە ناو بەرنامەکەمان بزانین تا چەندە ئایا خوێندکارانی زانکۆ زانیاری و تێگەشتنی باشیانەیە لەسەر جۆرەکانی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان و کێنەوانی کە بەرامبەر بە ئافرەتان توندوتیژن. بۆیە لەم بڕگەیەدا میوانداری دوو خوێندکاری عزیزمان کردووە کەوانی شەرێکە لا بەڕێزان خاتووە مەلستار وەروها کاک عەبدوڵڵا عەلی بەخێر بێن کاکەوەخێربێنەکە. ئەگەر لە خاتووەمەلەوە دەست پێ بکەین لەبەرەوەی کە هەفتەیە بەرەنگاربوونەوەی توندوتیژی ژنانە بەوەکو ڕێزێک سەرەتا بچینە لای ئەو خاتووەمەل کێنەوانی کە توندوتیژن بەرامبەر بە ئافرەتان یاخود با بڵێن کامانن توندوتیژیەکان. بەپێی ئەو زانیاریانەی کە هەتاوەکو ئێستا بەردەستن یان ئەو زانیاریانەی کە دەستمان گەشتووە یان بە شێوازێکی باو ئەتوانین بڵێن کە توندوتیژی دژی ئافرەتان زیاتر لەلایەن پیاوانەوە ئەکرێ و هەروەها ئەتوانین بڵێن بە ڕێژەیەکیش لەلایەن ڕەگەزی خۆیەوەتە ئافرەتان بەرامبەر ئافرەتان ئەکرێت و هەروەها وەکو هاندەرێک بۆ ئەمانە هۆکاری تایبەت بە خۆمان هەیە کە توندوتیژی دژ بە ئافرەتان بکرێ یاخود کە کاریگەری ڕۆژ ئاوایە لەسەر زیاتری تاکەکانمان کە ڕۆژ ئاواوا بیر ئەکەنەوە یان ڕۆژ ئاوا چۆن باسی ئافرەتیان کردووە تا زانا کۆنەکانیان چۆن باسی ئافرەتیان کردووە یان ئەو وتانەی کە بڵاو ئەکرێنەوە لەو کتێب و ڕۆژنامانەی کە بەردەست ئەکەون و زیاتر خوێنەر ئەخوێنێتەوە ئەمەش هۆکاری تایبەتی خۆیەتی کە ئێمە جگەلەوەش لە ڕووی کۆمەڵاتیەوە پێنج لە هۆکارەکانمان هەیەکە و ئەکەن ئافرەت توندوتیژی بەرامبەر بکرێت. کامانە نەو پێنج هۆکاری کە ئێوە پێی گەشتون و پێتان وایە لەم پێنج هۆکاریان لەم پێنج ڕێگەیەوە ئافرەت توندوتیژی بەرامبەر ئەکرێت. هۆکارەکان وەکو هۆکاری ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و هەروەها دابوونەریتەکان ئەوانە هۆکاری سەرەکین بۆ ئەوەی کە ئافرەت توندوتیژی بەرامبەر بکرێت. ئەگەر زیاتر وردیان کەینەوە کامانن توندوتیژیەکان کە بەرامبەر بە ئافرەتان دەکرێت. توندوتیژی سەرەتا لە ڕووی جەستەییەوە ئەمە جۆرێکی ترە لە توندوتیژیەکان کە بەرامبەر ئافرەت دەکرێت و شێوازێکی بڵاوەکە لە کۆمەلگاکاندایان شێوازێکی دیارە کە ئافرەت تێیدا لە ڕووی جەستەییەوە شوێنەواری لەسەر جەستەی ئەمێنێتەوە کە بەهۆی شوێنەواری بڕین و سووتاندن یاخود لە ڕووی دەرونیەوە کە ئافرەت لە جەستەوە هیچ کێشەیەکی نابێت تەنها لە دەرونیا کەلێنێک دروست ئەبێ وەکو بەهۆی قسەی ناشرین و تانەوتە شەرەوە و هەروەهایەکێکی تر لەوانە خێزانیە توندوتیژی دژی ئافرەتان لەڕووی خێزانیەوە کە بەهۆی بیانۆ پرۆپوچەکانی وەکو دڵپیسی و نەزۆکی ئافرەت تووشی توندوتیژیە بێتەوە یاخود بە شێوازێکی تر بڵێن لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەهۆی لادان لە دابوونەریتەوە ئافرەت ڕوبەڕووی توندوتیژیە بێتەوە و ئازادەکانی لە قۆڕخ ئەکرێت یاخود لە ڕووی ئابووریەوە کە ئافرەت شان بەشانی ڕەگەزی بەرامبەر هاوکارە لە بەدەستهێنانی سامان بەڵام لە سامانەکەی بێبەشەکریان خود لەلایەن بەڕێوبەر و خاوەن پیشەکەیەوە ڕوبەڕووی توندوتیژی ئەبێتەوە. زۆر باشە کاک عەبدوڵڵا زۆر بەخێر بێ دووبارە لە قسەکانی خاتوو ئەمەلەوە وا تێگەشتین کە دەڵێ بەشێ لە تێز و تێڕوانین و تیۆریای بەشێ لە فەیلسوف و زانایانی ئەوروپا بەرامبەر بە ئافرەت وا کراوەکەوە ئافرەت وەکو دێوەزمەیەک وەکو مای لە کەو عیبەیەک بۆ کۆمەڵگە وەسف کراوە. ئێوە لەو توێژینەوەی کە خۆتان کردوتان یا لەو سیمینارانەی کە کردوتان لە زانکۆدا بە چه ئەنجامێک گەشتون؟ ئایا فەیلسوفەکان یا زانایان نەیان نووسەران تەنانەت ئەوانش کە لە ئێمە وەکۆڵێ بە بیرکردنەوەی ئەوان ئەنووسن و قسەکەن تا چەند کاریگەری هەبوو لەوەی توندوتیژیەکان دژی ئافرەت زیاد بێ و ئافرەت لە ڕێی بیرکردنەوەیەکی ڕەش و ڕەشبینی فەیلسوفەکانەوە توندوتیژی بەرامبەر بکرێ. بەناوی خودای بەخشندەی میهرەبان سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە ئێمە وەکو هەر تاکێکی موسڵمان وەکو هەر تاکێکی موسڵمانی کۆمەلگای کوردیە کە بەڕاستی ئەگەر لەسەر ڕێباز و ڕێچکەی ئیسلام بڕۆین بەڕاستی لەسەر ڕێباز و ڕێچکەی پێغەمبەر دوخوای لەسەر بێ بڕۆین ئەو بەڕاستی ئێمە کۆمەلگاکەمان ئەحەسیەتەوە و سەبارەت بەو قسەی تۆ کە فەرمووت
ئایا ڕۆژ ئاوا یاخود وتەی ناودارەکانیان یاخود وتەی فەیلسوفەکانیان تا چەند کاریگەری هەبوو بەسەر ئێمەوە بەڵێ زۆر کاریگەری هەبوو بەسەر ئێمەوە بەوەی کە زۆر لە نووسەرانیان هەبوو وەکو ویلیام شکسپیر وەکو ڤیکتۆر هۆگۆ کە ئافرەتیان بەچینەوە زەند کردووتیانە ئەی بێهێز کە ناوت ئافرەتە کە لێرەدا سوکایەتیان بە ئافرەت کردووە ناویان بردووە بە بێهێز ناوی ئافرەتیان بەچی بردووە وەکو ئافرەتیان بەچی داناوە دایان ناوە توانە ئافرەت ئامێرێکە بۆ بەرەمهێنانی منداڵ ئەوە ناوی ئافرەتیان بردووە کە بەڕاستی ئەوە ئەو پەڕی سوکایەتیە بەرامبەر ئافرەت بەڵام ئێستا دەبینی لە کۆمەلگای خۆماندا کە بە ناوی هوتافی ئەوە لە دەدەن کە ئافرەت لە ڕۆژ هەڵاتە ئەوەیە کە مافی پارێزراو نییە بۆچی ئافرەت مافی پارێزراو نییە چونکە بەڕاستی ئەوان ئاوردانەوەیان نییە بۆ ئیسلام ئاوردانەوەیەکی دروستیان نییە بۆ فەرمودەکانی پێغەمبەر دووخوای لەسەر بێ کە بەڕاستی دەبینین خودای گەورە لە قورئانە فەرموویەتی لە حەقی دایک و باوکدا فەلا تەقل لەهما ئوف ولا تەنهارهما کەمە لە حەقی دایکدا ئێمە زیاتر مەبەسمانە باسی بکەین کە فەرموویەتی بەرامبەر دایکتانە کە لە زمانەوانیدا وشەی ئۆف نزمترین وشەیە کە بەکار هاتووە کە بەرامبەر دایکت وشەی ئۆف بەکار نهێنی بەڵام بەداخەوە دەبینین لە ڕۆژگاری ئەمڕۆماندا توندوتیژی بەرامبەر دایکە درێت لە ڕووی لێدانەوە لە ڕووی ئازاردانەوە جەستەیی دەرونی کە ئەمانە هەمووی بەڕاستی بەرامبەر دایک کارێکی زۆر خراپە ئەنجامە درێت و دەبینین پێغەمبەر دووخوای لەسەر بێ فەرموویەتی ڕفقا بالقەواریر کە قەواریری بەچی لە زمانەوانیدا بەمانای شوشەیەکی ناسک دێ کە چۆن مامەڵە لەگەڵ شوشەیەکی ناسکدا دەکەی ئەوە مامەڵە لەگەڵ ئافرەتا بکە بەڵام دەبینین ئەمە جیاوازیە کە کەوتۆتە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا ئەوان بۆچی دەڵێ مافی ئافرەت پارێزراو نییە چونکە بەڕاستی ئەوان تەنها ئافرەتیان بۆ مەرام و مەبەستی خۆیان دەبێت تەنها ئەوەیە بۆچی تا ئێستش ڕێکخراوەکانی بواری مافی ئافرەتان ئیسلام بە هۆکاری یەکەمەزانن لە توندوتیژی دژی ئافرەت ینی ئەو ڕێکخراوانی کە لە وڵاتی خۆمانە هەن پێیان وایە ئەوە ئیسلامە ئەوە ئاینە کەواوای کردووە ئافرەت بچەوسێنرێتەوە و توندوتیژی بەرامبەر بکرێت لە کاتێکە هەمووشمان نەزانین کە ئەگەر بە قسەی نەگە بە قسەی جەنابیانی ئەو خێزانانەی کە پابندیەکی جوانیان هەیە و بە شێوازێکی پەروەردەی ئیسلامیان وەرگرتو نەک بە شێوەیەکی عادەتی ئەزانین کەەوە ئافرەت ڕێزێکی زۆری هەیە لەو خێزانانە بەڵێ چونکە ئەوان ئاوەردانەوەیکی ڕاست و دروستیان نەبوو بۆ ئیسلام ئەگە بەڕاستی لە کۆڵینەوە بکەن لەسەر دینی ئیسلام بەڕاستی تاکەکانی کۆمەڵگای خۆشمان تطبیقی یاخود جێبەجێکردنی بنەماکانی ئیسلام بکەن دەبینن کە چی یەکسانیەک بەدی هاتوو وەکو پێغەمبەر فەرموویەتی کە یەکسانی لە نێوان ئافرەتان و پیاواندا هەیە بەڕاستی لە یەکسانی ئەگەر ئێمە بەڕاستی ئاوردانەوەیکی ڕاست و دروست بکەین دەبینین تەنانەت باوک بۆی نییە جیاوازی لە نێوان کچ و کوڕەکانیدا بکات بەڵام ئەوان بۆچی وا دەڵێن چونکە ئەوان تەنها مەبەستیان ئەوەیە سوود لە ئافرەتەکە وەربگرن لە ڕێگای ئەوەی کە بەکارهێنانی جەستەیی بێت یاخود بەکارهێنانی ئامراز و مەبەستەکانی خۆیان بێت تەنها بۆ ئەوەیانە بەڵام دەبینین لە ئیسلامدا بە پێچەوانەوە ڕێز لە ئافرەت گیراوە ئافرەت پایەدار کراوە پایەیەکی زۆر زۆری پێدراوە شکۆمەند کراوە ئافرەت بەڕادەیە شکۆمەند کراوە کە مافەکانی وەکو مافی پیاو بووە چۆن بۆ پیاو هەیە مافی پارێزراوێ بە هەمان شێواز بۆی هەیە ئافرەتش مافی پارێزراوە بێت زۆر باشە خاتوە مەرتا چۆندا ئەمڕۆکە لە زانکۆ یان ناوەندەکانی خوێندن کە شوێنێکی ئیدی بەرهەمێنانی تاکێکی خوێندەوار و زیرەکە بۆ ناو کۆمەلگا و پێشەشکردنی بە کۆمەلگا تا چۆندا بە تایبەتی ئافرەتان هوشیارن لەو جۆرە توندوتیژیانەی کە لە کۆمەلگەیمە بەرامبەر بە ئافرەتان دەکرێت بەڵێ ئەوەی کە ئاشکرایەکە هۆشیارەیەکی بە تاکەکان نەدراوە تا ڕادەیەکی ئەوەی کە ئافرەت لە ئەوەی کە ئاگادار نییە ئاگادار بکرێتەوە واتا بە شێوازێک کە هۆشیارەکان نەگەشتونەتە ئاستێک کە ئافرەت بتوانێت خۆی بە دوور بگرێ لە بۆ نمونە ئەو کۆمەڵانەی کە وا ئەکەن توندوتیژی بڵاو بێتەوە ئێستا وای لێ هاتووەکە ئەو بیر و بۆ چوونە هەڵانەی کە هەیە وردە وردە بە ڕێگای تەقلید بە ڕێگای چاولێکەری لە ڕۆژ ئاواوەیە نەناو وڵاتەکەمانەوە خەریکە دینەکەمان کاڵ ئەکەنەوە ئەوە کێشەیەکی گەورەیەکە هۆشیارێکی وامان نییە لە ڕووی دینەوە کە وا بکات تاکەکانمان زیاتر هۆشیار بن و خۆیان بە دوور بگرن لەو توندوتیژیانە باس لەوە کرد کە ئافرەتان بەشێکی خۆیانن هۆکارن یان ڕەگەزی خۆیانەکە هۆکارە بۆ توندوتیژی بەرامبەر بە خۆیان دەکەن ئەم هۆکارانە چین کە ئافرەت خۆی دەبێتە هۆکار بۆی کە توندوتیژی بەرامبەر بکرێت بەڵێ ئافرەتان کە بڵێن بە شێوازێکی گشتی ئافرەتان بەهۆی کێشەکانی غیرەکردن یان کۆمەڵە هۆکارێکی تریان کە ئەوە لە دینی ئێمە هەیە هاوسەری دووەم و سێم ئەو هۆکارانە با بڵێن تا ڕادەیەکی باش ئەبنە هۆی ئەوەی کە توندوتیژی بەرامبەر ئافرەت کرێواتە بە ڕادەیەکی زۆر توندوتیژەکان بەهۆی حەسوودی یان شتێک ئەمە لە دینە ڕێگە پێدراو نییە
بەڵام ئافرەتان بەهۆی ناهۆشیاریانەوە بەرامبەر بە دین یان تێڕوانینی هەڵیان بەرامبەری وای لێکردوون کە ئەم توندوتیژە لە نێوان خۆشیانە ڕوبەڕووی ببنەوە. لەکوێ زۆرترین توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان دەکرێت؟ مەبەستم ئەم کوێیەوەیە بازاڕە، شوێنی کارکردنە، زانکۆ پەیمانگاکانە یاخود ماڵەوەیەکان و خێزانەیە. بێگومان هۆشیاری تا ڕادەیەکی باش گەشتوتە ئاستی ئەوەی کە لا خوێندنگا و زانکۆ و شوێنە فەرمیەکاندا ئەم کارە نەکرێت یاخود بە شێوازێکی زۆر کەم بکرێتەوە. ئەوەی زیاتر بەدی ئەکرێت لە ناو خێزانەکانیان ئەو شوێنانەی کە هۆشیاری تەواویان پێنەگەشتووە. زۆر باشە. لە ڕۆژە سەرەتایەکانی هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان ئێمە لە بڕگەی لە فەیسبووکەوە لە قوتابخانەیەکی قەزای شارە زور بەناو ڕێکخراوێک یا کۆمەڵێت توێژەری کۆمەڵایەتی کە لەوە زۆر لە ئێمە خۆشیان بە ڕۆشن بیرترەزان ئەچنە قوتابخانەیەکەوە دەڵێن هۆکارەکانی توندوتیژی یەکەم ئاین بە پاساوی یەکەم ئاینە، دووەم ڕێزگرتن یاوە کۆڵی حسابکردن بۆ باوکو و لە خۆت گەورەتر ئەمە جۆری دووەمی توندوتیژەکان، سێمیش پێم وا بێمانەوەی درنگانێکی شەوی کچ ئەگەر ڕێگەی پێنەدرێت تا لە کافتریاکانە ئەمە یەکێکی دیکە لە توندوتیژەکان. ئەمان مەبەستیان بووە زیاتر وەکۆڵێ هەموو کۆتوبەندەکانی کۆمەلگە هەر لە ئاین و لە خێزان و لە دایک و باوکو هەڵوەشێنەوە کە بێگومان هیچ دڕندەیەک نییە کەوا بەزەیی و ڕحمی خۆی بۆ بێچوەکانی نەبێت جایەوەی باوک کە مرۆڤە لەوە زۆر لە ئێمە دڵسۆزترە بۆ نەوەکانی خۆی. ئایا ڕێکخراوەکان یان بۆونە ئەوانەی کەوا توێژەری کۆمەڵایەتی ئەوانی خۆیان بە دۆست و دڵسۆزی ئافرە دەزانن بۆ چۆن ئەتوانن دەست بۆ ئاین و باوک برن پێیان وابێ ئاین و باوکە بۆ تەوەکاری توندوتیژی دژی ئافرەت؟ ئایا ئاین لە چ سێکتەرێکە یا باوک لە چه وێزگەیەکە بۆ تەمای توندوتیژی و ئازار بۆ کچ یا بۆ خێزانەکەی؟ بەڵێ سەرەتا ئەبێ ئەوە بڵین کە ناهۆشیاری هەیە لەلایەن باوکانەوە ئەویش بە ڕێژەیەکی کەم کاوا ئەکات توندوتیژی دروست ببیان بە شێوازێک، بەڵام ئەو حاڵەتانە زۆر دەگمەنن چونکە هیچ باوکێ ئەوەی ناوێت کە خێزانەکەی هەڵبۆشێتەوەیان زەرەری خێزانەکەی خۆی ناوێ بە هیچ جۆرێ. ئەم بەناو ڕێکخراوانە بە ڕێژەیەکی زۆریان لەگەڵ ڕێزم بە ڕێژەیەکی زۆریان وایان کردووە کە ئیتر کۆمەلگا هیچ شیرازەی نەمێنێت، شیرازەی کۆمەلگایان تێکداوە، یان ئەو کۆمەڵانەی کە ئێستا دروست بوون وا لە ئافرەتەکەن کە ئیتر هیچ پشت بە ماڵەوەی نەبەستێ بڵێ کە من بڕۆم شوێنێکی تر هەیە. بە بەسیترین شتکە لە هەموو خێزانێکدا ئەوە هەیە قسەیەک ئەکرێیان شتێک وایان لێ هاتۆ کە بەرگەی بچووکترین و شەش ناگرن، بەرگەی ئامۆژگاری ناگرن، وان لێ هاتۆ پشتیان بۆ ڕێکخراوانە بەستۆ و ئیتر کۆمەلگا شیرازەی تێکچووە و بەرەو خراپتریش ئەچێ ئەگەر ئەم هۆشیارانە بڵاو نەکرێنەوە و هەروەها دین بە هیچ جۆرێک مافی ئافرەتی نەخواردو نەبووتە هۆی ئەوەی کە ئافرەت توندوتیژی بەرامبەر بکرێن بگرێ بە پێچوانەشەوە دژی ئەوەیە کە ئافرەت توندوتیژی بەرامبەر بکرێت. زۆر باشە تا چەندە بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان لەگەڵ ئەوەی کە تۆ بی ئازادیەکی ڕەها بدەی بە ئافرەتێک یەک دەگرێتەوە؟ ئازادی ڕەها خۆی شتێکی جوانە ئازادی و هەروەها ئێمە وەکو خۆمان لەگەڵ ئەوەیان کە ئازادی بۆ هەموو چین و تێژەکان هەبێ نەک تەنها بۆ ئافرەت، بەڵام ئازادی ڕەها بڵین شتەکان تا ڕادێک لە سنوور دەرئەکەن، ئازادیەک کە زیاد لە پێویست بێت، هەموو شتێک بێگومان سنووری خۆی هەیە کە ئازادیش لە سنووری خۆی دەرچوو بێگومان کۆمەلگایەکی ناشرین دروست ئەبێت و هەروەها شتەکان لە دەست دەرئەچن. زۆر باشە ماڵ ساڵدڵە ئاین پێمان دەڵێ ڕێزی دایک و باوک بگرە بەزەیت بە مناڵەکان تا بێتەوە ڕێزی دراوسێ بگرێت، ینی بەجۆی لە جۆرەکان کۆمەڵگەیەکمان بۆ دروستەکە هەمومان بەرپرسیارەکە بەرامبەر بە تاکی دیکەواتە بۆ خۆم ژیان و گۆشەگیر بوون و بە تەنیاییمانەوە بە هاوشێوەی ئەوروپا ئەمە نیە. تەنانەت زۆر بەگژەوانە شاچێتەوە کەوا هۆکارن بۆ هەڵوەشاندنەوەی خێزان و تەرەکردنی تاکەکانی خێزان. کۆمەڵگەی کوردی بۆچی لە نێوان ئەم دڵسۆزیی ئاین و بێباکی ئەوروپادا زیاتر مەیل و ڕووی لە ئەوروپایە وا وردەوردە؟ کۆمەڵگەکەمان لە زیادبوونی ڕێژەی تەلاق، لە زیادبوونی مناڵی بێسەرپەرشت یا ئەوەی کە دایک و باوکی جیابەتەوە یا ئەو توندوتیژیانش کە ڕۆژانە ئەکرێت لە تاوانە کۆمەڵایەتەکانەوە زیاتر مەیل و ڕووی لە ئەوروپایە. بۆچی ئاین نەبووە یان بۆچی کۆمەڵگە نەکەوتەوە ژێر کاریگەری ئاینەوە زیاتر بەرەو ئاین نەچۆتەوە؟
بەڵێ بێگومان ئێمە هەمومان ئەمانەوێت کۆمەلگایەکی دروستمان هەبێ کۆمەلگایەکمان هەبێت کە بەحەسێنەوە لە ناو کۆمەلگاکەماندا ئایا ئەم کۆمەلگایە چۆن ئەحەسیێتەوە تاکەکانی چۆن بتوانن لە کۆمەلگایەکدا بژین کە بە سەلامەتی بژین کە بەڕاستی ئەمیش یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە ئێمە پشتمان لە ئاینی پیرۆزی ئیسلام کردووە پشتمان لە فەرمودەکانی پێغەمبەر دووخوای لەسەر بێ کردووە ئەگە بەڕاستی جێبەجێ بکەین بەڕاستی لەسەر بنەماکانی ئیسلام بڕۆین ڕچکەکانی ئیسلام بڕۆین دەبینی هەموو مافەکانی ئافرەت پارێزراوە و کۆمەلگاش حەسیێتەوە لە پاڵ مرۆڤەکان حەسیێنەوە لەم کۆمەلگایە بەڵام بۆچی ئایا ڕۆژ ئاوا تەنانەت لە پێش لە ساڵانی چلەکان و سیەکان ئافرەتیان بەچی ناوزەند کردووە ئافرەتیان بەوە داناوەکە گومانیان هەبوو لەوەی ئافرەت کە مرۆڤ بووە تەنانەت لە ئەوروپای کلاسیکدا ئافرەتیان بەچی ناوبەند کردووە بەوە ناویان هێناوە کە ئایا ئافرەت جیاوازی هەیە لەگەڵ ئاژەڵاندا ئاوایە ئەوروپا و یاخود ڕۆژ ئاوا یاخود ئەمریکا ئەو وڵاتانەی کە هوتافی بە ناوی مافی ئافرەت لە دەدەن ئەوایە تێڕوانینیان بووە بۆ ئافرەت بەڕاستی تەنانەت بە ڕادەیەکش بووە نەیان هێڵاوە ئافرەت ئینجیل بخوێنێتەوە لەو سەردەمەدا بۆچی چونکە وتویانێ ئافرەت بوونەوەرێکی پیسە کە خودای گەورە دروستی کردووە بوونەوەرێکە بۆی نییە دەست لە ئینجیل بدات بوونەوەرێکی قیزەونە ئەوە تێڕوانینیان بۆ ئافرەت بووە دیدیان ئەوە بۆ ئافرەت بووە بەڵام ئیسلام لە سەرەتاوە کە هات یەکەم شت کە داوێتی زۆربەی بریتی بووە لەوەی کە مافی ئافرەت پارێزراو بێ تەنانەت بە ڕادەیەکش بووە لە چەندەها فەرمودە بۆمان دەردەکەوێت کە پێغەمبەر فەرموویەتی دوورخوای لەسەر بێ استوصوا بنساء خيرا استوصوا بنساء خيرا کە دوو جا فەرموویەتی بەڕاستی باش بن لەگەڵ ئافرەتاندا مامەڵەی باش بکەن لەگەڵ ئافرەتاندا چونکە بۆچی ئەگەر پیاوێک بیاوێ خۆشگوزەرانی دنیا و دواڕۆژی دەستکەوێت یەکەم شت دواڕۆژەکەی بەهۆی ئافرەتەوەیە بە پلەیەکی یەکەم چونکە بەڕاستی هەر پیاوێک دوو کچ یا سێکش بەخێو بکات ئەو بەڕاستی دەبنە ڕێگرێک لەوەی کە ئەو پیاوە بچێتە دۆزەخەوە فەرموویەتی بەهەژ لە ژێر پێی دایکاندا لە ژێر پێی دایکاندایە کەواتە یەکێک لە هۆکارەکانی خۆشگوزەرانی ڕۆژی دوایمان بریتیە لە ئافرەت و بە هەمان شێواز بۆ ڕۆژگاری دنیای خۆماندا لەم سەردەمەدا ئێوە توانیتان وەکو دوو قوتابی زانکۆ ئەم دید و تێڕوانینە گەشتبین و جوانە یان بەونە ڕەواندنەوەی ئەو گومانانی کە لەسەر ئاین و ئیسلام هەیە بە تایبەت لە مەسلەی ئافرەت هەر لە میراتیەوە لە شایدی دانیەوە لە مەسلەی فرەژنیەوە تا کۆمەڵە شتی دیکە کە ئەلمانیەکان و نەیاران ئەیکەنە هۆکاری سوکایەتیکردن بە ئاینیان پێیان وای ئاین توانیتانە ئەم دیدە گەشە ئەم تێڕوانینە جوانە بگەن بە هاوڕێکانتان تا چەند توانیتان ئێوە ئەگەر ئافرەتێک پابندی ئاینیشی نەبێت لە ڕووی پەرستشەکانە وای لێ بکەن کە ئەوە ئاینە تاجی ڕێز و شکۆ و حرمە دەخاتە سەر تۆ نەک خەڵکێک کەوا تەنها بۆ جەستەیەکی ناسک و جوانی تۆ تۆیەوێت و دوای ئەوەی کە پیر بوویت و لەوە کەڵکێکرد نەمێنێ ئەو هەیتی دەرگات لەسەر داخا و هیچ سۆز و محیبەتێکیشی بۆت نییە بەڵێ چۆن خدای گەورە فەرموویەتی وما علی الرسول إلا البلاغ المبین لەسەر پێغەمبەر چییە گەیاندنیەتی ڕوونکردنەوەیەتی ئێمەش وەکو خوێندکارانی زانکۆ کە لە چەندەها سیمینارمان بەشداریمان کردووە ڕوونکردنەوەمان داوە ئاەتەکانی خی گەورەمان خستۆتە ڕوو فەرمودەکانمان خستۆتە ڕوو ئەڵێن خەڵکینە ئەوە ڕێگا ڕاستەکەیە وەرنە سەر ڕێگا ڕاستەکە ئەوەی مافی ئافرەت پارێزراوە ئەوەی هەموو مافەکان بەدی ئەهێنرێت لێرەدا کە بەڕاستی لێرەدا ڕاستە لەوانەیە کۆمەلگایەک چی بێت تۆ تاکێک بی لە کۆمەلگاکە خەڵک تعلیقێکی نەشیاوت لێ بدا خەڵک تانەوتەشەنت لێ بدا بەڵام ئەگەر بەرگە بگریت لەسەر ئەو قسانە تەحملت هەبێت لەسەر ئەو قسانە هەم ڕۆژگاری دنیات ئەبیتەوە هەم ڕۆژگاری دواتریش ئەبیتەوە بەڵام بەداخەوە خەڵکانێکمان هەیە تەنها بیری ئەم دنیا ئەکاتەوە خۆشگوزەرانی خۆی لەم دنیاەدا بەدی بهێنرێت ئیتر ئامادەیە دنیاکەی تری بفرۆشێت تەنها لەبەر ئەوەی دڵخۆشیەکی کەمی بەدی بهێنرێت لەم دنیاەدا بەڵام بەداخەوە ئەوە کارێکی زۆر خراپە ئەگەر بتوانین ئێمە ئارام بگرین لەسەر قسەی خەڵکی لەسەر قسەی خەڵکین ئەوەیە کە ئێمە کە کەسێک تعلیقێکی لیانیا قسەیەکی نەشیاوێکی کرد ئێمە ئارام بگرین سەبرێکی کەمیشمان هەبێ دڵنیا بن کە خۆی گەورە بە باشترین شێواز پاداشمانەداتەوە یەکەم شت لە دنیا دووەم شت لە دوا ڕۆژدا زۆر باشە خاتوەمەل مۆدلگەرایی بەتایبەتی ئەو جۆرە مۆدلانەی کە ئێستا دەهێنرێتە ناو کۆمەلگاکەیەمەوە بەڵام نامۆن بە کۆمەلگا ئەمە تا چۆن دەدەبێتە هۆکاری تونند و تیژی لە نمونە کە لە ساڵانی ڕابردوو بینیومانە فیستیڤاڵی ڕەنگەکانێکێکە لەو مۆدلانە ئایا ئەم هێنانی ئەم جۆرە مۆدلە بێگانانە بۆ ناو کۆمەلگای ئەمە تا چەندە هۆکارن بۆ تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتان خۆی هێنانی ئەو جۆرە مەراسیمیان ئەو مۆدلانە کە ئافرەت خۆی ئەچێتە ناو ئەو بوارانەوە خۆی بە ئاشکرا باسی ئەوە ئەکاکە ئیتر من ئەو سنوورم نەهێشتووە کە ئەو سنوورش نەما ئەتوانرێ بە هەموو جۆرە تونند و تیژی بەرامبەر بکرێت ئەو مۆدلانە بەداخەوە ئەو دیاردانن کە ئیتر هیچ سنوورێکی کۆمەڵایەتی و ئاینیان بۆ ئێمە نەهێشتووەتەوە
هۆکارێکی زەق و دیارە کە ئیتر ئافرەت ئەو حورمەتەی جارانی نەماوە ڕێز و شکۆی کە هەیبوو کە خەڵک سەری لە بەرامبەردا ئەناوان چۆن بڵێم بە چاوێکی ناشرین سەیری نەئەکرد. ئەم مۆدێلانە و ئەم جۆرە ستایل و ئەم جۆرەشتانەی هاتوونەتە کۆمەڵگاکەی ئێمەوە بەداخەوە کە وان کردووە شکۆی ئافرەت کەم بۆتەوە کە شکۆی ئافرەت کەم بۆەوە ئیتر دەست ئەبرێت بۆ توندوتیژی ناشرینکردن و ناوسەندکردنی بە شێوازێکی ناشرین. ئەمە خۆمانین کە ڕێگەمان ناوە ئەم شتانە بێنە کۆمەڵگاکەمانەوە و ببن بە هۆکارێک بۆ توندوتیژی دش بە ئافرەتان. زۆر باشە ناوبڕێکی کورت وەردەگرین پاشان دێنەوە لاتان بۆی کە قسە لەسەر بابەتەکانی تر بکەین بە تایبەتی لەم ڕۆدا کە تەکنۆلۆژیا زۆر بەربڵاوە تا چەندە هۆکارە هەم کوڕان لەوەی کە هۆکار بن بۆ توندوتیژی و هەم ئافرەتان خۆشیان هۆکارن بۆی کە توندوتیژیان بەرامبەر بکرێت. بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و پاشان لە درێژە و پێشەشکردنی بەرنامەی پەیامی ڕۆژ پێتان دەگەینەوە. درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەبارەی کێنەوانەی کە توندوتیژی بەرامبەر بە ئافرەت دەکەن بە میوانداری هەریەک لە بەڕێزان خاتووە مەلستار و عەبدوڵڵا عەلی خوێندکارانی زانکۆ. دووبارە سڵاوتان لێبێ خاتووە مەل، دێمە لای جەنابتان چی بکرێ بە تایبەت لە نێو مەیدانەکانی خوێندندا بۆ ئەوەی کەوا کچان یا ئافرەتان یا خانمان هۆشیار بکرێنەوە لەو توندوتیژیانەی کە بەرامبەریان ئەکرێ یا چۆن ئاشنا بکرێن بە جۆری توندوتیژیەکان و ئەو کەسانی کە توندوتیژیەکەکەن و چۆنێتی خۆپاراستن لەو توندوتیژیان. سەرەتا پێویستەکە ئافرەت لە خودی خۆیەوە دەست پێ بکات کە ئەو ڕێسانە نەشکێنێ کە سەرەتا هەیە بۆ ئافرەت دانراوە، واتە ئافرەت سنووری ڕێزی خۆی بهێڵێتەوە و دواتریش پێویستە هۆشیاری زیاتر بدرێ بە ئافرەتان لەسەر توندوتیژیەکان و جۆرەکانی و هەروەها هۆکارەکانی و هەروەها بەپێی ئەوەی کە ئاشناین پێی کە ئێمە لە زانکۆکان تا ڕادەیەکی باش سیمینارەکانیان ئەو ئاگادارکردناوانە هەن کە ئافرەت هۆشیارەکەنەوە کە توندوتیژیەکان چۆن و چین و تا چ ڕادەیە گەشتون و ئافرەت چۆن خۆی لێ بپارێزێ. ئەمەش هۆکارێکی باشە بۆ هۆشیاربوونەوەی ئافرەت و هەروەها لە ڕێگەی ڕاگەیەنەکانەوە ئێستا تا ڕادەیەکی باش ئافرەت هۆشیار ئەکرێتەوە کە خۆی چۆن بپارێزێ لە توندوتیژەکان و هەروەها هۆکارەکانیشی دیاری ئەکرێن. بە کاڵاکردنی ئافرەت لە ڕێکلام و یا ڕێکلام بازرگانیەکان یا لە زنجیرە درامەکانە بە جۆرێ لە جۆرەکان ئافرەت وێنایەکی ناشرینی پێدراوە لە ناو زنجیرە درامەکانە خیانە دەکا خۆی ڕازێنێتەوە یا زۆر جار بەرەو ڕووی کەسانی لە خۆی گەورەترە بێتەوە وێنایەکی زۆر ناشرین بە ئافرەت دراوە یان زۆر جارەکرێتە کاڵای بازرگانی لەسەر بەرگی کۆمەڵێ لە شتەکان. ئەمە تا چەند دەچێتە خانەی توندوتیژیەوە. ئایا ئەمە پێی دەگوترێت توندوتیژی کە سەرنجام لێکۆڵینەوەکان یا توێژینەوەکان گەشتونەتە ئەو بڕوایی کەوا ئەو ئافرەتانەی کەوا زۆرترینی وەکۆڵە جل و بەرگەکەیان زۆر مۆدێلگەرانەیە زۆر دوورە لە بەها و تەدابوونەریت کۆمەڵگەکانەوە زۆرترین گێچەڵی سێکسیشیان بەرامبەرەکرێ. لەوانەیە ئەو کەسێک کە ئەو ڕیکلامەیان بەو شێوازە دەرئەکەوێت خۆی بە توندوتیژی نەزانێت، بەڵام ئەوە توندوتیژێکی تا ڕادەیەکی زۆر گەورەیە کە بەرامبەر ئافرەت ئەکرێت کە نرخ و پێگەی ئافرەتی نەهێشتووە. لەوانەیە بەلای ئەوە هیچ توندوتیژی نەبێ، بەڵام بۆ ئافرەتانی تریان ئافرەتانی کۆمەڵگاکەمان ئەمە جۆرێکە لە توندوتیژی ڕاستەکە شوێنەواری نامێنێتەوە، بەڵام وەکو بەوەی کەوا ئەگەر بەرامبەر بە خۆی توندوتیژ نەکرێ مێردێک لە یەکێ لە ناوچەکانی کوردستان هەمان ژیان و هەمان جلوبەرگ و هەمان جوانی و هەمان خواردنی لە ژنەکەی خۆی وێ لە کاتێکە ئەمە تەمسیل و شتێکە کەوا لە توانای ئەمان یا لە واقعی ئەمان ناتوانێت ڕەنگی پێ بداتەوە. کاتە لەمەوە بێتە توندوتیژی بۆ خانمانی دیکە. بێگومان ئەوە هۆکارێک بۆ ئەوەی کە ئافرەتان ڕوبەڕووی ئەو توندوتیژی ئەبنەوە، واتە ئەوەش ئەتوانین بە جۆرێکی تر لە توندوتیژیدا بنین. زۆر باشە، من کۆمنتێکی هەردووکتان دەوێت گەر بکرێ وەکو دوایین پرسیاریش بێت ئەمڕۆ تۆڕە کۆمەڵایەتێکیان یا پێشکەوتنی تەکنۆلۆژیا بە تایبەتی کە هەڵا دێمە لای تۆ سەرەتا تا چەندە هۆکارن بۆی کە نەزانانە ئەگەرچە ڕەگەزی پیاو بێ یاخود ئافرەت بەکاری بێنێ هۆکارە بۆ توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان. بەڵێ بێگومان هەموو شتێک باشی و خراپی خۆی هەیە و یەکێک لەو شتانی کە ئێمە
بەڕاستی لە کۆمەلگای ئێستاماندا لە هەموو جیهاندا کە بەربڵاوە بریتە لە ئامێرە ئەلکترۆنیەکان کە بەڕاستی ئێمە کاری ڕۆژانەمان لەسەر ئەوەی و ناتوانین دەستبەرداریان بین بۆیە ئەم ئامێرە ئەلکترۆنیانە هەم لایەنی باشی و هەیە هەم لایەنی خراپی هەیە بەڵام ئێمە بەڕاستی دەبێ پەیڕەوی کام لایەنی بکەین لایەنە باشیەکەی بکەین بۆیە دەبینیم بەداخەوە لە کۆمەلگای ئێستاماندا لە واقعی ئێستاماندا خەڵکانێکی زۆر لایەنە خراپەکەیان گرتووە ئەو لایەنەی کە کۆمەلگا بەرەو هەڵدێر دەبات بەڵام بۆچی ئێمە ئەم لایەنەمان گرتووە چونکە بەڕاستی ئێمە چاو لە ڕۆژ ئاوا دەکەین ئەو ڕۆژ ئاوایی کە بەڕاستی بە چ شێوازیە کارە ئەلکترۆنەکانیان بەکارهێنن لە زاهیری خۆیان باشەکانیان بەکارهێنن بەڵام لە ژێرەوە کارە خراپەکانیان بەکارهێنن بەڵام ئێمە چی ئەەکەین ئێمە چاو لە کارە خراپەکانیانەکەین بەڵام نەخێر ئێمە دەبێت زیاتر لەوە وشیارتر بین بۆیە ئەرکە لەسەر شانمان چوەکو خوێندکارانی زانکۆ چوەکو مامۆسایانی ئاینی چوەکو مامۆسایانی زانکۆ ئەرکە لەسەر شانمان لە ڕێگەی نووسینەکانمانەوە لە پەڕەکانی گۆڤار و ڕۆژنامەکانەوە لە تەلەڤیزیۆنەکانەوە هۆشیاری بڵاوکەینەوە ئاگداری لە نێوان خەڵکە بڵاوکەینەوە خەڵکی نە ئێوە ئاگدار بن ئەم ئامێرە ئەلکترۆنیانە لایەنی باشی و خراپی هەیە تکایە ئێوە لایەنە باشەکەی بگرنە بەر چونکە بەڕاستی ئەگە لایەنە باشەکەمان کردەبەر ئێمەش پێشکەوتو ئەبین ئەی پێشکەوتن بەهۆی چیەوە هەر بەهۆی ئەو ئامێرانەوەیە کە بەڕاستی کۆمەلگا پێشەکەوێ ئێمەش کۆمەلگایەکی ناسرا و ناودارمانە بێ بەڵام بەداخەوە خەڵکێکی زۆر ئێستا بەهۆی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەوە تێکەوتووە تێکەوتنێکی زۆر کە بەڕادەیەک بووە کە شەرمەزار بووە لە نێوان کۆمەلگادا کە دەبینین ئێستا چەندەها چیرۆکی ئەوە دەبیستین و بینیمانە چیرۆکی تراژیدی و تەنانەت بەڕادەیە کە یەکێک لەو چیرۆکانی کە باس کراوە ئەڵێن پیاوێک لەگەڵ ئافرەتەکەی خۆیدا کە دانیشتون هەردووکیان خەریکی ناردنی نام و مەسج و چات بوونە کە ئافرەتەکە لەگەڵ پیاوێکی ترا قسەی کردووە پیاوەکەش لەگەڵ ئافرەتێکی ترا قسەی کردووە کە دوای ئەوە کە مەوعیدیاندانەوە هەموو شتێکیاندانەوە دەرکەوتون ئەو هەمان ئەو ئافرەت و پیاوە بوونە کە ئافرەتەکە لەگەڵ پیاوی خۆیدا قسەی کردووە بەڵام بە شێوازێکی چۆن بە ناوی خوازراوە بە پێچەوانیشەوە ئافرەتەکەش هەروە بووە لە دواییدا دەرکەوتون کە هەردووکیان لەگەڵ یەکتریا قسەیان کردووە لە دواییدا سەرنجامەکەی چی بوونە لە یەکتری جیا بوونەتەوە دوو بنەماڵە بوونەتە ئاژاوە و شەڕ لە نێوانیان ڕوویداوە زۆر باشە وەکو خانمێک ئێوە چۆن زیاتر دەزانن ئەو تونند و تیژانەکە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بەرامبەر بە ئافرەتان دەکرێت چی و چی نەگەر بکرێت قسەیان لەسەر بکرێت بێگومان یەکێ لەو جۆرە تونند و تیژیانە ناوسراندن و سوکایەتیکردنە بە ئافرەت یاخود کۆمەڵ ئافرەتێکن کە وەکو شێوازێکی ناشرین دەرکەوتنیان و کەمکردنەوەی نرخی ئافرەت ئەمەهنا و زۆری تریشکە وان کردووە ئافرەت کە نرخی کەم بێتەوە ببێتە تونند و تیژێ بەرامبەر بە ئافرەت تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو شوێنەیە کە ئێمە بۆ کات بەسەربردن بەکارێهێنین نەک بۆ سوود لێوەرگرتن ئەمە هۆکارێکی گەورەیە کە وای کردووە کۆمەلگاکەمان بەگشتی بەرەو شکستێکی زۆر بڕوە بەتایبەتێک لە فەیسبوک نەیەوێت کەس تونند و تیژ بێ بەرامبەری ئەگەر خۆی ڕێگەنەدا ئایا کەسێکی تر دەتوانێت تونند و تیژی بەرامبەر بکات لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاتێک کە خۆی ویستی لەسەر نەبێت نەخێر ناتوانێت ئافرەت سنوورێک دانا بۆ خۆی بە هیچ جۆرە کەس ناتوانێت ئەو سنوورەی بشکێنێ بەڵام وەکو ئاشکرایەکە ئافرەت لە ڕووی بوونیەتەوە کەسایەتێکی لاوازی هەیە کە بە قسایان بە شێوازێک ئەتوانرێت قەناعەتی پێ بکرێت ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە ئافرەت تووشی ئەو تونند و تیژی ئەو کێشانە ئەبێتەوە کە سەر ئەکێشێ بۆ گەورەتر و کێشەی زیاتر زۆر زۆر سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان خاتووە ئەمەستار و هەروە کاک عەبدوڵڵا خوێندکاری زانکۆکە لە تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژمیوانی ئەمە سپاستانەکەین زۆر بەخێر بینەرانی ئاسیس دەچینە لای راپۆرتێک لەسەر کردنەوەی مزگەوتەکان ئەگەرچی زۆر جار هەندێک میدیا دژایەتی کردنەوەی مزگەوت دەکەن لەوەی کە پێیان وایە دەبێت خێرخوازان لە بری مزگەوتیش بێن قوتابخانە و شوێنەکانی دیکەش بکەنەوە شوێنە گشتیەکانی دیکە گەرچی درێغیشیان نەکردووە بەڵام بابیریشمان نەچێ ئەوە ئەرک و بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستانە کە هەم قوتابخانەکان بکاتەوە و هەم مزگەوتەکان بەڵام ئەوە هیچ کە مزگەوتەکانی لەبیر کردو ئێستا قوتابخانەکانیش بەرەبەرە لەبیر دەکات دەبێت کۆمپانیا و خەڵکی خێرخواز نۆژەنیان بکاتەوە لە خەلیفان مزگەوتێک دروست کراوە پەیامنێرمان ئازاد عومەراوی ڤیتیەکی بۆ ئامادەکردین با پێکەوە بینەرەوە ڤیتیە بین.
اشتياق پایدا بووە مەزڕەعەی سایە برم بەجارێ ئاگری تێبەر بووایە مەزڕەعەی سایە برم بەجارێ ئاگری تێبەر بووایە سینە گەربێیە تو بسووتێ قەد عەجایب تێمەگایەن سینە گەربێیە تو بسووتێ قەد عەجایب تێمەگایەن وا چراغی ئیشتیاقێ بۆ ویساڵێت پێ بووایە وا چراغی ئیشتیاقێ بۆ ویساڵێت پێ بووایە بەتاکید کردنەوەی مزگەفت خۆی مزگەفت ناوەندێکە لە بۆ ئیسلام لە بۆ ئەوەی کە خەڵک شارەزا بکرێت لە کاروباری دین و ئاخیرەتیان و دەشبینی کە ئەو خەڵکەیە کە بەشدار ئەبیتن بەڵێ ئەو خەڵکەیە لە ئەنجامی پەروەردەبوونیان بەو ئاینە لە ئەنجامی ئاین دۆستیان لە ئەنجامی ئیسلام دۆستیان لە ئەنجامی شوێنکەوتەی ئەو ئیسلامە و ئەو پێغەمبەرەیە وها مشتاقی ئەوەن کە مزگەفت دروست بکەنیان بەشداریکردنەوەی مزگەفتیان هاوکار بن لە بۆ مزگەفت دروستکردن حتما هەروایە یعنی فعلا وایە خەڵک لەوانەیە سڕی گرتبی لە ئەوقافی لەوەی کە مزگەفتی دروست بکە خەڵک زۆر حەزی لە ئیشی مزگەفتی دروست دەکات یعنی لەوانەیە هەندێک زاران مەسەلەن لێ نەگەڕێن یعنی ئەوە شەیە مەسەلەن جێ هەیە بەس ئەمە ئەولێویەت دەدەنە ئەو شتێک کە زەرورە لەو منتیقەی بەڕاستی زۆر زەرورە یعنی لە ئەم ڕای خۆم وایە موسەڵا زۆر بن موسەڵا زیکە نوێژەکان لێ بکرێت بەس مزگەفتێکی گەورە شەبی لە بۆ جومعی یعنی لە چەند کۆڵانێکی موسەڵایەکە بێ خەڵک بە ئاسانی بتوان نوێژ جەماعەت بکاتن ئەی عاشقانی ڕەوضەی پێغەمبەر ئەی عاشقانی ڕەوضەی پێغەمبەر سەڵاوەت لێدایە لە ساقی کەوسایەر سەڵاوەت لێدایە لا ساقي كوسان مزگەوت واجبە لەسەرمە ڕێزی بچیرێ لەبەر ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافەتەکە بوو لە مەدینەی بەنای ئوم حەزەن بوو ئەو ئافەتە ڕێزدارە و فاتی کرد لە کاتی ئافەتەکە فاتی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم سەقبستانی تەماشای کرد قەبرەی نوێی لێیە فەرمی ئەو قەبرە ئیشیە فەرمی یا رەسوڵ ئەو قەبرە ئێوە ئافەتەکە مزگەوتی خاینە کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی با نوێژی لەسەر بکەین نوێژیان لەسەر کرد لە کاتی نوێژیان لەسەر کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی لەو بەمنو نەگوت ئەو ئافەتە مردیە بەهار با منێژ بەسەر بکرد بادەگە بەسە قەبرا گوتە وەڵای یا رەسوڵ شتەکە گچکە بوو پێمانەکرا بکەین بەی وتمان نەگوت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەو ئافرەتەم دیت واللهی لە بەهەشتێ تۆ مزگەفتەمەنی لە خۆدا کوتە لۆی هاتم نوێژ لەسەر بکەم زۆر خۆشحاڵین ئەوڕۆ کە مزگەوتی ئەبوو بەکری سەدیق لە خەلیفان گەڕەکی زراعە کرایتەوە سپاس و پێزانینم بۆ هەموو خەرکە زۆرەیە کە یارمەتیدان کە هاوکاری کردین لە هەموو ڕۆژیوە صادق ئەسەف وایە حەسرەتە ڕەوضەی مەدینەم هەر نەدی جارە و بێچایەر هەر دەناڵێم دڵ لە دەستەیەم دەرچوایە چارە و بێچایەر هەر دەناڵێم دڵ لە دەستەیەم دەرچوایە یا ڕەسوولایە وای بەجارێ دڵ لە دەستەیەم دەرچوە یا ڕەسوولایە ئەڵڵا لە دڵمایە اشتیاق پایدا بووە مەزڕەعەی سایە برم بەجارێ ئاگری تێبەر بووایە پێویستە لای زانیاریەک لەسەر ناو و واتای پارێزگا جیاوازەکانی عێراق با پێکەوە بینەری و زانیاریە بین. واتە و ناوی شارەکانی عێراق بەغداد وشەیەکی فارسیە لە وشەی بۆغداد وەرگیراوە بەواتای خوددا پێداو دێت بەڵام بە زمانی سۆمەری بەواتای قەڵای داڵدێت. ئەنبار وشەیەکی عەرەبیە بەواتای کۆگای چەک و تەقەمەنی دێت. ئەنبار کە ئەل ڕوومادیشی پێدەوترێت بەواتای ڕەنگی زەوی دێت یاخود بەواتای فەسیلەی گورگ دێت. مەدحەت پاشای والی عوسمانی بنیادینە. واسط بەواتای نێوەند یاخود ناوەڕاست دێت
چونکە دەکەوێتە نێوان شاری بەسرە و کوفە و خۆراسان. ئەم شارە والی ئومەوی حەجاجی کوڕی یوسفی سەقەفی بنیادینە. واسط کە ناوەکەی تری کوتە بەواتای تەلاری نزیک ئاو دێت یاخود بەواتای زەوی بە ئاو دەوردراو دێت. بابل بەواتای دەرگای خواوەند دێت یاخود بەواتای شاری خوری دێت. بابل کە ئەلحلەشی پێدەوترێت بەواتای خشڵ دێت بەهۆی جوانی و دڵڕفێنی دیمەنەکەیەوە. کەربەلا بە زمانی بابلی بەواتای نزیک خواوەند دێت بەڵام لە زمانی عەرەبی بەواتای زەوی نەرم دێت. ئەلقادسیە ئەم ناوە دەدرێتە پاڵ گوندی قادسیە، ئەو شوێنەی شەڕە گەورەکەی نێوان سوپای ئیسلام و فارسەکانی تێدا ڕوویدا. ئەلقادسیە کە ئەلدیوانیەشی پێدەوترێت بەواتای شوێنی میوانداری دێت. ئەو کەسەی ئەم شارەی بنیادنا ناوی حەمد ئەلحەموود خەزعەلی بوو. نەجەف بەواتای زەویە بەرزەکان دێت واتە ئەو شوێنەی ئاو دایناپۆشێ. زیقار بەواتای کانی ئاوی سازگار دێت. ئەم ناوە دەدرێتە پاڵ ئەو شوێنەی جەنگی زیقاری لێ ڕوویداوە. زیقار ناسریەشی پێدەوترێت. ئەلناسریە واتە دەدرێتە پاڵ ناسر ئەلشەیقەر، ئەو کەسەی ئەو شاری دروست کرد لە ساڵی 1870 زاینی. میسان ئەم ناوە دەدرێتە پاڵ شانشینی کۆنی سەلوقیەکان، بە زمانی ئارامی بەواتای ئاوی بۆگەن یاخود ئاوی زۆنگاو دێت. میسان کە ئەلعەمارەشی پێدەوترێت دەدرێتە پاڵ ئەو کەسەی ئەو شارەی دروست کرد، ئەویش ناوی ئەلعەمارەتل بەغدادی بوو. سەماوە بەواتای زەوی تەخت دێت. سەماوە کە ئەلموسەناشی پێدەوترێت ئەم ناوە دەدرێتە پاڵ سەرکردەی عەرەبی ئەلموثەنە ئیبن حارث الشەیبانی. بەسرە لە زمانی عەرەبی بەواتای بەردی سپی دێت، بەڵام لە زمانی کلدانی بەواتای دەرگای بیابان دێت. دیالە لە زمانی سۆمەری لە وشەی دیلاز وەرگیراوە کە بەواتای ڕووبار دێت. دیالە کە ناوەکەی تریشی بەعقوبەیە لە زمانی ئارامی بەواتای پشووی کاروانچیەکان دێت، هەروەها بەواتای پشووی پاسەوانەکانیش دێت. سەلاحەدین دەدرێتە پاڵ سەرکردە سەلاحەدینی ئەیوبی. سەلاحەدین کە تکریتیشی پێدەوترێت لە زمانی ئەکەدی بەواتای قەڵای پتە و مەحکەم دێت، بەڵام لە زمانی فارسی بەواتای ئافرەتی خاوەنی یەک مەمک دێت. کەرکووک لە زمانی سریانی بەواتای قەڵا دێت، بە زمانی سۆمەری بەواتای ئاگری گڕگرتو دێت. کەرکووک کە ئەلتەئمیمیشی پێدەوترێت بەواتای خۆماڵی کردن دێت. مووسڵ بەواتای زەوی پێکەوە بەستراو لە نێوان عێراق و شام دێت. مووسڵ کە نەینەواشی پێدەوترێت وشەیەکی ئاشووریە بەواتای خواوەندی ماسی دێت. هەولێر بەواتای پەرزگای خۆر دێت. هەولێر کە ئەربیلیشی پێدەوترێت وشەیەکی ئاشووریە بەواتای چوارخواوەندەکە دێت. سلێمانی دەدرێتە پاڵ سلێمان پاشای باوکی ئیبراهیم پاشای بابان کە شاری سلێمانی دامەزراند. دهۆک لە زمانی کوردی بەواتای دوو هێلکە دێت، ئەمە ژواتایەکی مەجازی هەیە، مەبەزلەی ئەو دوو چیایە کە شاری دهۆک دەکەوێتە نێوانیانەوە. هەڵەبجە ڕایجیاواز لە سەر ناوی هەڵەبجە هەیە، بەشێک باوەڕێن وایە لە سەردەمی کۆندا بازرگانە ئێرانیەکان کاتێک کە لە حەلەبی سووریاوە گەڕاونەتەوە لە هەڵەبجە ئێستادا پشویان وەرگرتووە. دیمەنەکان هاوشێوەی حەلەب بووە، بۆیە پێیان وتووە حەلەبچە، واتە حەلەبی بچووک. هەندێکیش باوەڕیان وایە هەڵەبجە لە هەڵوژەوە سەرچاوەی گرتووە. هەڵمەتێکی چاندنی بەڕوو دەستی پێکردووە، بە تایبەتی ئەو هەڵمەتە سەرەتا لە 3 سایقەوە دەست بە جێبەجێکردنی کراوە کە پەیامبەرمان سۆی محەممەد ڤیتیەکی لەسەر چاندنی داری بەڕوو بۆ ئامادەکردوین، با پێکەوە بینەری بین.
ئەمڕۆ بەشی ژینگەی ڕێکخراوی بێخود لەگەڵ سەرۆکاتی شارەوانی سێ سادق و ڕێکخراوی ملەکەوە هەستاین بە ناشتنی بەڕوو لەسەر شاخی سێ سادق بە ئامانجی ژینگەیەکی تەندروست و شارێکی سەوز. ئەم پرۆژەیە بۆ یەکەمین جارە کە بەڕوو لە شاخی سێ سادق بە گروپ و کۆمەڵ بنێژێت تاکە لە مزگەوتەکان و لە شوێنە ماڵەکانان نێژرا و سەرکەوتوو بووە بە هیوای ئەوەی بەڕوو کە درەختێکی کوردەواری و خاوەنی ئۆکسیجنێکی زۆرەکەی دابەزەوی لەم شاخی سێ سادقا ساڵانی داهاتووتر بەڕووی گەورە ببینین و دواتریش ئێمە ئەم پرۆژەمان هەیە ئەمڕۆ 500 بەڕوومان ناشتووە لە بەهارە هەوڵ ئەدەین بەڕوو بە شەتڵ گەورە بکەین تا کاتی بەهار و بە هەڵمەتی گەورەتر ئەم بەڕۆ بنێژین دواتر ئەم بەڕوە ئەبینە قوتابخانە و مزگەوت و شوێنە گشتیەکانەوە لەو شوێنانەشە ئەینێژین. وەک دەزانرێت ئەم وەرزە وەرزی پاییزە، وەرزی چاندنی بەڕووە، وەرزی چاندنی نەمامە، ئیتر بە پێویست زانراوە و خۆشیان پێیان خۆش بووە لە گردی شارۆچکەی سەی سادق بەڕوو بچێنن بۆ ئەوەی ڕووبەری سەوزایی زیاتر بکرێت بە بەڕوو کە ئەتوانم بڵام بەداخەوە بەڕوو زیاتر تۆراوە لە ناو شار و شارۆچکەکان کەمتر ئەچێنرێت. ئەمە هەوڵێکی جوانە، ئێمە دەستخۆشی ئەەکەین پشتگیری ئەم پرۆژانە ئەەکەین کە بەڕوو بێنرێتەوە ناو ماڵەکان، بێنرێتەوە ناو شار و شارۆچکەکان، چونکە بەڕوو درەختی بەڕوو هێمای بەرخۆدان و شۆڕژگەڕی هەیە لە مێژە ئێمە کورد بەرکەوتن و هەماهەنگی و ئاشنایەتی لەگەڵ بەڕوە هەیە، بۆیە پێویستە زیاتر نزیکەینەوە لە خۆمان. گەنج هەستمان کرد بەڕوحێتێکی زۆر دڵسۆزانە خەمی ژینگەی شاریانە ویانەوێ ڕێژەی سەوزایی لە شارەکە زیاد بکەن. ئێمەش بە خۆشحاڵی و سەرۆکاتی شارەوانی سێ سادق ڕەزامەندیمان دەربڕی و بەڵێنی هاوکاری کردن و پاڵپشتیکردنی ئەو بڕیارەمانە کە ئەو بڕیاریکەیە بوویان. ئەوەندەی کە هەیە ئێمە خۆشحاڵین بە هەر پرۆژەیە کە لەم شێوەیە خزمەتی ژینگە و زیادکردنی ڕێژەی سەوزایی و زیادکردنی ڕووبەری سەوزایی بکات لە شاری سێ سادقدا، لەبەرەوەی لە ڕاستیان ڕێژەی سەوزایی کاریگەری گرنگی لەسەر ژینگەوە لە هەمان کاتاوە لەسەر تەندروستی وڵاتیانیش هەیە. بینەرانی عزیز بە داوای لێبڕنەوە کە نەمانتوانی لە بڕگەی دووەمی یا بابەتی دووەمی بەرنامەکەمان چیرۆکی تەواو و چۆنیەتی ڕوودانی ئەو چیرۆکە تراژیدیایی کە بۆ خێزانێکی هەڵەبجە لە شاری ورمە پێش هاتبوو پێشکەشتان بکەین بۆ هیوای کە لە بەرنامەکانی داهاتوە بتوانین لەسەری بڕۆین و زیاتر خزمەتێک بۆ دۆسیە بکەین. بڕگە بابەتە جیاوازەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن لەگەڵ هاوکارم کاکڕاز هاوکارانم لە پشتی کامێرە. سپاس بۆ بینەری ئێوەش تا بەرنامەیەک و ڕۆژێکی نوێ دیکە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.